ئایا دوو براکە گوڵەخانە دەکەنا دوو ئیدارەی کێشان ناوخۆیەکانی حیزبی سۆسیالیست دیموکرات پەرە دەسێنێتووی عەبدوڵای حاجی مەحموود هێزەکانی براکەی با میلیشیا وەسف دەکا و سبەی بۆ هەردوو لا ڕۆژێکی یەکلاکەرەوە دەبێت. ئەم کاتەتان باش مانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەین. کێشان ناوخۆیەکانی پارتی سۆسیال دیموکرات لە نێوان محەممەدی حاجی مەحموود و عەبدوڵای حاجی مەحموودی برای بەردەوامە. بەرەبەیانی ئەمڕۆ لا گوڵەخانە تەقال لە نێوان چەکدارانی هەردوولادا ڕوویداوە. ئەویش دوای ئەوەی هێزێکی عەبدوڵای حاجی مەحموود با سەرپەرشتی کوڕەکەی گەڕاونەتەوە ماڵی ناوبراو لە گوڵەخانە و لەلایەن هێزەکانی محەممەدی حاجی مەحموود لا گوڵەخانە تەقەیان لێکراوە و گرژی دروست بووە. تا ئێستاش دانا فەرمیەکان ڕوونکردنەوەیان لەسەر گرژەکان نەدا، بەڵام بەپێی زانیاریەکان ڕووبەڕووبوونەوەکە هیچ قوربانی لێ نەکەوتوە. کێشەکەی ئەم جارە دوای ئەوە دێت کە محەممەدی حاجی مەحموود بڕیاریدا ڕۆژی چواریە مانگاواتە سبەی پێنجشەممە حیزبەکەی کۆنگرەی ناوخۆی ئەنجام بدات کە ئامانجلەی دەرکردنی تەواوەتی عەبدوڵای برای و ئەوانەیە کە لاگەڵی بوو لە دوای سەرهەڵدانی کێشە ناوخۆیەکانی ئەو حیزبە. لە بەرامبەردا عەبدوڵای حاجی مەحموود بۆ ڕێگری لا هەوڵی براکەی لا پێناومانەوەی خۆی و هاوڕەکانی هەنای بردوۆتە بەردەم کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و ئەوانی ڕایان گەیاندووە. تا ئێستا لای کۆمیسیۆن ناوبراو جێگری سەرۆکی حیزبە و دوور نەخراوەتەوە دەتوانێت دەسەڵاتەکانی بەکاربهێنێت دوای بەرپرسی دووەمی حیزبەکە. ئەو نووسراوەی کۆمیسیۆنش جارێکی تر ئاگری لا پەیوەندی و گورژەکانی ئەم دوو برایە بەردایە. ئێستا چاوەکان لەسەرەوەن کا بەیانی پێنجشەممە لا گوڵەخانە کۆنگرەی نائاسایی حیزبی سۆسیالیست بەڕێوە دەچێت و دەبێژی پارتەکەش ئەمڕۆ ڕەتی کردەوە بهێڵن عەبدوڵای حاجی مەحموود بەشداری کۆنگرە بکات پاساوی ئەوەی دەرکرا. هەر ئەمڕۆژ عەبدوڵای حاجی مەحموود ڕایگەیاند سبەی خۆی و هاوڕێکانی بەشداری کۆنگرە دەکەن. بارودۆخەکە لا گوڵەخانە بە تەواوەتی شڵەژاو بە جۆرێک هاوشێوەی دوو زۆن و دوو ئیدارەی لێ هاتوو. عەبدوڵای حاجی مەحموود هێزەکانی پێشمەرگەی سەربا براکەی با میلیشیا وەسف کردو پێش دەچێت ئەگەر سبەی بارودۆخەکە کۆنترۆڵ نەکرێت هەریەکەوتن ڕوو بدەن. لەسەر ئاستی دەرەوە ژوا دەردەکەوێت کە یەکێتی پشتیوانی محەممەدی حاجی مەحموود دەکات و هەرچی پارتیشە لا پشتی عەبدوڵای برایەت. هەردوو براکەش بۆ هەڵبژاردننی ئەم جارە سەرۆکاتی دوو هاوپەیمانێتی جیا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەن. هەرشاد